سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی و تامین نیشتماعی لە شارەکانی کوردستان و ئێران، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری بانە، مانگرتنی کرێکارانی کووگای پیشەسازی تیتانیۆمی کەهنووج، گیان لە دەستانی کرێکارێکی شاغڵ لە کانگای بەرکەمرێ پاپدانانی کوهبەنان و ناڕزایەتی ماڵدزراوانی شرکەتی مدیران خودرۆ لە شاری کرمان. کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی و تامین نیشتماعی لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی یەکشەممە 2 سەرماوەزی 1404 هەتاوی خانشینکراوانی فەرهەنگی و تامین نیشتماعی لە شارەکانی کرماشان، تاران، ئەهواز، شوش، ڕەشت و چەند شاری دیکەی ئێران دژ بەوە دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی لە کۆبوونەوەکاندا بەوتنەوەی دروشمی پەتی سێدارە و بەندکران ئێمە ڕاناوەستین و هەروەها هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی و ئازادی دەستبەجێ خانشینکراوانی دەست بەسەرکراو بوون. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری بانە. بەپێ راپۆرتەکان، مستەفا قەوسی تەمەن 29 ساڵ و هاوڵاتی خەڵکی گوندی ساوان سەر بە شاری بانە سەرەڕای تێپەڕبوونی 12 ڕۆژ لە بەندکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی چوارشەممە 21 خەزەڵوەر لە ڕێگەی شاری پیرانشار بۆ مەهاباد لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو بەندکراوە زانیاریەک لە بەردەستانیە. گواستنەوەی جەواد لەعەلی موحەممەدی بۆ زیندان پێش لە کۆتایی هاتنی قۆناغی دەرمانەکەی. ڕۆژی ڕابردوو جەواد لەعەلی موحەممەدی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکێڵئابادی مەشهەد پێش لە کۆتایی هاتنی قۆناغی دەرمانەکەی ڕەوانەی بەندیخانە کرا. ناوبراو هەفتەی ڕابردوو بە مەبەستی ئەنجامدانی نەشتەرگەری ڕەوانەی بەندیخانەی قائم لە شاری مەشهەد کرا و سەرەڕای پێشنیاری پزیشک بۆ پێدانی لانی کەم 28 ڕمەرەخەسی بە مەبەستی کۆتایی هاتنی قۆناغی دەرمانەکەی لەلایەن بەرپرسانی زیندانەوە بڕیاری گەڕانەوەی بۆ زیندان دراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە تەمەن 57 ساڵە لە چەند دۆسیەی جیاوازدا سەرجەم حکمی 21 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. مانگرتنی کرێکارانی کۆگای پیشەسازی تیتانیۆمی کەهنووج. ڕۆژی یەکشەممە 2 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە کۆگای پیشەسازی تیتانیۆمی کەهنووج دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان دەستیان لە کارکێشا و کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە حەقدەستەکانیان بۆ ماوەی 1 ساڵە زیاد نەبووە و هەروەها لە حەقدەستی کرێکارە خۆجەیەکان و کرێکارانی دیکەدا جیاوازی هەیە. لە بەردەوامی مانگرتنەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمکاناتی ڕفاهی و ئیمەنی شوێنی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستی کرێکاران بوون. بەردەوامی کۆبوونەوەی خانشینکراوانی فولادی ئیسفەهان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی فولادی ئیسفەهان دژ بە گواستنەوەی سندوقی خانەنشینی خانشینکراوانی فولاد بۆ سندوقی کشوەری کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی حەقدەستی خانشینکراوان، دابینکردنی بیمەی دەرمانی، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی خانشینکراوان و هەروەها سەربەخۆیی سندوقی خانەنشینی خانشینکراوانی فولاد بوون. گیانەدەستانی کرێکارێکی شاغڵ لە کانگای بەرکەمرەی پاپدانانی کوهبەنان. ڕۆژی ڕابردوو کرێکارێکی شاغڵ لە کانگای بەرکەمرەی پاپدانان لە شارستانی کوهبەنان سەر بە پارێزگای کرمان بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران گیانی لەدەستا. بەپێ راپۆرتەکان کرێکارانی ئەو کانگەیە پاش ئەو ڕووداوە دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ئیمنی شوێنی کاری کرێکاران
دەستیان لە کار کێشا و لە بەردەم ئەو کانگەیە کۆبوونەوە و خوازیاری ڕوونکردنەوەی هۆکاری ئەو ڕووداوە سزادانی تاوانباران و هەروەها وەڵامدانەوەی بەرپرسان بوون. شایانی باسە لە ئێران ساڵانە بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کاری کرێکاران و هەروەها نەبوونی ئیمکاناتی پێویست 2042 کرێکار گیانیان لەدەست ئەدەن و هەزاران کەسی دیکەش برینداریان کەم ئەندامە بن. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوت و گازی گەشتساران ڕۆژی یەکشەممە دوی سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری و ئەرکان سالسی شاغڵ لە شرکەتی نەوت و گازی گەشتساران دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە بەرپایی ڕێپێوانێک و پاشان کۆبوونەوە لە بەردەم بینای فەرمانداری خوازیاری نەمانی شرکەتی پەیمانکاریەکان و گۆڕانی گرێبەستەکانیان بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە ئیمنوی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی تەزمینی ئەمنیەتی پیشەیی سربەخۆیی سندوقی خانەنشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕزایەتی ماڵدزراوانی شرکەتی مدیران خودرۆ لە شاری کرمان. ڕۆژی ڕابردوو ماڵدزراوانی شرکەتی مدیران خودرۆ دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم بینای ناوەندی ئەو شرکەتە لە شاری کرمان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی چەند مانگ لەسەر پێدانی پارەی ئۆتۆمبیلەکانیان بە ئەو شرکەتە و بەڵێنی بەرپرسان بە خوازیاران نەک تەنیا ئۆتۆمبیلەکانیان ڕادەست نەکراوە بەڵکو لەلایەن حراسەتی شرکەتەوە هەڕەشەیان لێکراوە کە ئەگەر بەردەوامی بە ناڕزایەتیەکان بدەن دۆسییان بۆ ساز دەکرێت. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خەڵکی ناڕازی خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر دۆسیەکەیان زادانی تاوانباران و هەروەها قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.